دماغی ئینسان لەکوێیە؟ علەمای ئومەتی ئیسلامی دوو فکریان هەیە. فکرێک پێیان وا بووە دەماغی ئینسان و بڕیاراتی ئینسان لەسەریەوە دێ، هەندێکی فەرمان لە دڵیەوە دێ، کە مەذهبی ئیمامی شافعی خۆمان ڕەئی ئەو هەیە کە موقعی قەراراتی عەقڵی ئینسان دڵیەتی نەک سەری مەخزەنە، تەنها شت کۆ ئەکاتەوە، ئێرە بڕیار ئەدا. ئەفەرمێ دەی لەسەر تا وەسەطی دەماغت شوێنی فکر و بیرکردنەوەیە، پێشەوەی سەرت شوێنی خەیاڵاتی تۆیە، پشتەوەی سەریشت بریتە لە شوێنی کۆکردنەوە و زەخیرەکردن و بیرکردنەوە، ئەو شتانەی کە حیفزی ئەکەی هەمووی لەوێدا ئەنێ. هەموو جسمی ئینسان لە دڵەوە بڕیاراتەکانی دەرئەچێت و لەوێوە بەرەو سەرەوە ئەڕوات و لە دەماغی ئینسانە وەرئەگرێت و تەوزیع ئەبێتەوە بەسەر لاشەی ئینسانە بڕیارەکان.